پارتی دیموکراتی کوردستان بە ئاڕاستەی پشتیوانی لە نوری مالیشی دەجوڵێت کە خواستی خۆی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران دەربڕیوە لە کاتێکدا هاوپەیمانێتەکەی سوودانی چوارچێوە دڵنیا دەکاتەوە کە بە تەنها لەگەڵ کورد و سوننە هاوپەیمانێتی پێک ناهێنێت. ويوم أمس اجتمع الإطار وقرر تشكيل الكتلة النيابية الأكبر. لە دوای ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەوە چێبڕچێ لەسەر پۆستی سەرۆکوەزیرانی داهاتوو دەستی پێکردووە، بە تایبەتی لە نێوان محەممەد شیاع سوودانی کە دەیەوێت بۆ جاری دووەم لەسەر کورسیەکەی دابنیشێتەوە لەگەڵ نوری مالیشی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا کە دوای 11 ساڵ دەیەوێت بگەڕێتەوە سەر کورسی سەرۆکوەزیران. جميعا نؤمن بأن رئيس الوزراء القادم كما هو الحالي هو رئيس وزراء الإطار. فەرادەت ڕوشی کاندیدی دەرچووی پارتی بۆ خولی نوێی پارلەمانی عێراق ئاماژەی بۆدا چوارچێوەی هەماهەنگی دیدێکی ئەرێنی هەیە و خواستی خۆیان دەربڕیوە بۆ گەڕانەوە بۆ پرەنسیپەکانی هاوبەشی لە پێگەێنانی حکوومەت لە نێوان خۆیان و هەرێمی کوردستان و پارتی. بۆیە مەسعود بارزانی ڕۆڵی سەرەکی دەبێت لە پێگەێنانی حکوومەتی داهاتوودا. ئەتڕوشی کە سەرۆکی لیستی پارتی بوو لە بازنەی دووەک دەڵێت کاتێک سوودانی پۆستی سەرۆکوەزیرانی وەرگرت لاواز بوو، چوارچێوە ئەوی وەکو فەرمانبەرێک دانا، هەرێمیش لەژێر سەرکردایەتی ئەودا هێندەی تر زەرمەند بوو لە ڕووی بودجە و موچە و ئابووریەوە و کورد لەگەڵ سەرۆکوەزیرانێکی بەهێزدایە نەک سەرۆک. يعني مثلا مع كل احترامي جل تقديري لسيد محمد شياع السوداني، يعني لما دخل وصار رئيس وزراء كان ضعيف، يعني حسب مقاعده بالبرلمان ضعيف، والإطار خلوه موظف. حقيقة احنا تضررنا أكثر ما تضررنا في هذه المرحلة من خلال قضية الموازنة والرواتب والميزانية الاستثمارية والجانب الاقتصادي والضغوطات اللي صارت على الإقليم من خلال وزارة المالية. ئەتڕوشی دەژڵێت هەڵوێستی مالیشی لەبارەی بابەتەکانی پەیوەست بە هەرێمەوە ئەرێنیە و لە دوایین کۆبوونەوەی چوارچێوە هەڵوێستی ئەرێنی بووە، ئەوەش ئاماژەیەکی باشە و ئەوان ڤیتۆیان لەسەر هیچ کەسێک نییە. حسب معلوماتي السيد المالكي موقفه إيجابي، وأحد الإخوان من خلال اجتماع الإطار اللي صار قبل يوم أعتقد يعني تكلم هذا الكلام لي شخصيا أنه الحجي موقفه يعني إيجابي جدا، خاصة من الموضوعات أو القضايا اللي تتعلق بالإقليم، فهذا الحقيقة مؤشر إيجابي جدا. لەگەڵ خواستی مالیشی بۆ وەرگرتنەوەی پۆستی سەرۆکوەزیران محەممەد شیاع سوودانیش هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ وەرگرتنەوەی پۆستەکە و پێدەچێت بیەوێت کوردیش ڕازی بکات لەوبارەیەوە. سوودانی لە چەند ڕۆژی ڕابردوودا بە سەردانێک گەیشتە هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە دیداری مێپس لە دوهۆک، لەگەڵ ئەوەشدا لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی کۆبووەوە بۆ تاوتوێکردنی پرسی پێگەێنانی حکوومەتی داهاتوو. محەممەد عەجیلی سەرکردە لە هاوپەیمانی ئاوەدانکردنەوە و بنیادنان بە سەرۆکاتی سوودانی دەڵێت سوودانی نایەوێت هاوپەیمانی لەگەڵ کورد و سوننە بکات بۆ وەرگرتنەوەی ویلایەتی دووەم لە دەرەوەی چوارچێوەی هەماهەنگی کە بە ماڵی سیاسی ئەو دازانرێت. وتیشی لە پەراوێزی دیدارەکەی دووەک سوودانی دیداری جیاجێی ئەنجام داوە بەبێ دەرچوون لە بنەماکانی چوارچێوەی هەماهەنگی.